سڵاوتان لێبێ و بەخێر بن. من کۆڕاز ڕێبوار ئەندازیاری تەلارساس لوکسۆر گروپ لە ساڵی 2020 لە مانگی 11 دامەزرا. طبعاً فکری دانانی لوکسۆر بۆ ئەو فەراغە هونەریە ئەگەڕایەوە کە ئێمە لە کوردستان بەعام هەمان بوو لە ڕووی تابلۆی هونەریەوە و ئەو کەسانەشی کە تالبی تابلۆی هونەری بوون لە دەرەوە ئەیان کڕیان بەڕێگایەکی دوور دەستیانەکەوت. ئێمە هەوڵمانە ئەو فەراغە پڕکەینەوە بە دانانی ئەم پێشانگای لەم شێوازە و وردە وردە شەکەمان گەورەتر کرد تاکو گەشتوتە ئەم مەرحەلەی ئێستا. لە سەرەتا ئەوەی کە ئێمە دیقەتمان نابوو تەبعاً ئێمە لەناو کوردستانە ئارتیستی بەناوبانگمان زۆرە، بەڵام بەداخەوە ئەو هەلیان بۆ نەرەخسا بوو، ئەو بواریان بۆ نەرەخسا بوو کە بتوانن تابلۆکانیان بگەن بە زۆرترین کەس و لە ماڵەکانە وجودی هەبێ. لەبەرەوە ئێمە وەکو ناوەندێک وەکو موئەسسەسەیەک وەکو دامەزراوەیەک هەوڵمانە کە زیاتر تابلۆی هونەری بناسین بە خەڵک لە ڕێی ئەو دیزانیانەی کە بڵاو ئەکەین و لە ڕێی ئەو ئیشانی کە کردومانە. ئەنی خۆشبەختانە ئێستا کە کۆمەڵی خەڵکی زۆر شەیدای تابلۆی هونەریە و داواکاری تایبەتی لەسەرە کە فەراغێکیان هەبێ لە ماڵەکەیە بۆشایەکیان هەبێ بەدل لەوەی کە لە ماتریاڵە قورسەکان بەکارهێنن. ئێستا تابلۆیەکی هونەری دائنێن لە شوێنەکە هەم ماڵەکەیان جوانترەکە، هەم کولفەیەکی کەمتری تێچێ، هەم ئارامێک و ئاسوودەیەکە بە ڕۆحی خۆشیان لەناو ماڵەکەیە کە جیاوازە لە ماتریاڵەکانی تر. من هەندریان ئەحمەد، دیزاینەر و ئەنیمەیتەر. سەرەتا وەکو ناوی لوکسۆر ئەگەر سەیرکەی سەرەتا بۆچی ئەم ناوە نرێرا، بۆچی ناوی لوکسۆرمان هەڵبژاردووە. زۆر گەڕین بۆ ناو، ئێمە گرنگی زۆر بە ناوین چونکە ئەمە بە براند دەبێت. وردە وردە کارمان لەسەر ئەوە کردووە. سەرەتاش چیمان کرد گەڕین لوکسۆر خۆی ناوێکی میسری قەدیمە، میسری کۆنە. ئێستا ناوی شارەکە شاری ئەقسەرە، بەس لە کۆنا ناوی لوکسۆر بووە. بۆیە لوکسۆرمان هەڵبژارد چونکە ناوەکە مانای حەزارەت هەڵەگرێت لە خۆیان لوکسۆر. لەبەر ئەوە ئەو ناوەمان هەڵبژاردووە چونکە ناوێکی ڕاقیە، ناوەکە دەلالە جوانیەکە لە حەزارەتەکە. ئێمەش پێمان باش بوو کە ناوی شوێنەکەمان، ناوی براندەکەمان بنین لوکسۆر، لەبەر ئەوەی کە هەستەکەین پێویستە ئێمەش وەکو وڵاتانی کە حەزارەتی تابلۆ زۆر لە ئاستێکی کەمەوە بەرزکەینەوە بۆ ئاستێکی نەزم. لەبەر ئەوە ئەو ناوەمان هەڵبژاردووە. دیزاینەکان ئێمە بۆ نمونە مشتریەکێت سەردانمانەکات ئەڵێت ئەم شوێنانم هەیە، پێویستم بە چەند تابلۆیەکە. سەرەتا ئێمە پرسیاری لێەکەین حەزی لە چ ڕەنگێکە، حەزی لە چ ستایلێکی تابلۆیە، چونکە بەپێی قەنەفەکەی بەپێی ماڵەکەی هەیە ماڵەکەی کلاسیکە، بۆیە ئەبێت چی بکەیت، ئەبێت تابلۆی کلاسیکی بۆ دابنرێت، ناکرێت ئەبستراکتێک لەگەڵ کلاسیکەکە دابنرێت. ئێستا ڤێلای وا هەبووە لە بەرزایەکانی سلێمانی کە ڤێلا 1000 مەترەکان گەورە بووە، کامل ماڵەکە دیزاینەی کلاسیک بووە. بانیان کردوین کە دیزاینیان بۆ بکەین، دیزاینیان بۆ کردووە تابلۆکانی هەموو کلاسیکە، چونکە وا ئەخوازێت کە کلاسیک بێت، چونکە هەمووی خەشەبیە، تۆڵی مەلەکیە، گۆڵدی زۆرتیا بەکار هاتووە، قەنەفەکانی هەمووی شانەکانی نەخشدار و کلاسیکە. لەبەر ئەوە ئەبێ کلاسیک هەڵبژێت. ماڵێکی مۆدێرنیش ئێستا عادەتەن زۆربەی ماڵەکان، زۆربەی شوێنەکان ئەساسەکەی مۆدێرنە، دیوارەکەی تۆڵی گەچتیانێ دیوارێکی سادەیە، بۆیە ستایلی مۆدێرن بۆ ئەوانە گونجاوترە و ئەوانە هەڵبژێرن. ئێمە لە سەرەتاوە تابلۆکان کە ئەمان هێنا و ئیشمان نەکرد لە دەرەوەمان هێنا، بەڵام دواتر خۆشبەختانە کۆمەڵی ئارتیستی باش کە لە کوردستانە بەعام توانایەکی باشیان هەبوو، بەڵام ئیشەکانیان دیار نەبوون. ئێمە هەوڵمانە سوود لەمانە وەرگرین بەچی بەوەی کە بتوانین ئیشیان لەگەڵا بکەین. خۆشبەختانە ئێستا 13 ئارتیستی ناوخۆمان هەیە و چەند ئارتیستێکی دەرەوەش بۆ کەسانی کە حەزیان لە ئیشی دەرەوەیە.
ئەم سیانزە کەسە کە لێرە بەردەوام ئیشمان لەگەڵا ئەکەن توانایەکی زۆر باشیان هەیە یعنی زۆربەی تابلۆکان کە سێریکەی تابلۆی ئەوانە و لەڕای خۆمانەوە تابلۆکان بۆیان نێدراوە دروستیان کردوێتەوە و تەڵەبیشیان زۆر لەسەران ئاین سواز بخوا توانیمانە بەس بۆ ئەو کەسانی کە ئیشمان لەکەن بۆ سیانزە کەس بۆ سیانزە عیلە هەلێکی کاری باش بڕەخسەین بۆیان. سەرەتا ئێمە کە دەستمان پێکرد لە ناو شاری سلێمانیە دەستمان پێکرد پێشانگایەکماندانە لە شاری سلێمانیە خۆشبەختانە وردە وردە لە ڕێی ئۆنلاینەوە گەورەتر بووین و تابلۆمان نرد بۆ شارەکانی تری کوردستان و عێراقیش ینی بەدەل لە شاری هەولێر و شاری دووهۆک و شارەکانی جنوبیش تابلۆمان نردووە و خۆشبەختانە ئێستا ئێمە حالیان دوو پێشانگامان یەکیان لە شاری سلێمانی یەکیان لە شاری هەولێرە هەر فەرعی خۆمان و هەر فەرعی لوکسۆرە بەدەر لەوە حالیان ئیش لەسەر وێبسایتێک ئەەکەین کە ئێمە بتوانین تابلۆی ناوخۆی کوردی بە ئارتیستی کوردی بچێتە دەروی وڵات یعنی هەدەفەکە ئەوەیە بێ بە براندێکی عالەمی بۆچی ئێمە بتوانین لە دەرەوە قەنەفە بێنین فلانشت بێنین فلانشت بێنین بۆچی تابلۆی کوردی بە ئارتیستی کوردی نەچێتە دەروی وڵات بۆچی نەبێ بە براندێک ینی چیمان کەمترە لە شوێنەکانی تر خۆشبەختانە تابلۆشمان فرۆشتووە ئێستا حالیان چەند جار تابلۆمان نردووە بۆ ئەمریکا بۆ بەریتانیا بۆ وڵاتەکانی تری ئەوروپا بە نمونەش لە پێیجەکەمانەتیاتی کە نردومانە بۆ شوێنانە و تابلۆکان سوپاس بخوا چۆتە دەرەوە بە ناوی لوکسۆرەوە و براندێکی کوردی خۆماڵی. سەرەتا خۆم وەکو ئەندازیارێکی تەلارساز حکومەوەی کە ئیشەکەمان زیاتر لە ناو ماڵایە زیاتر ئینتێرە دیزاینە دیقەتمانەیە فەراغێک هەیە و پێویستیەک هەبوو بۆی کە ئێمە بتوانین ئەم دیزاینانی کە بە تابلۆ لامانە بتوانین لەناو ماڵەکانە بەکاری بێنین بە گونجاندن لەگەڵ ڕەنگی ئەساس و فێرنیچەری ماڵەکە خەنەفە و ئەم بابەتانە لە کاتی ئیشکردنمانە بە حکمی ئیشەکەی خۆم لە کاتی ئیشکردنمانە هەستمانە کرد خەڵک بێزار بوو لە بەکارهێنانی سلاب و کۆمەڵی ماربڵ و ئەم بابەتانە چونکە تۆزێ تەقلید بووە ینی هەج ماڵێک سێرتە کرد هەمان شت بوو یاخود MDF یاخود تەختە تۆزێ ماڵەکەشی قەرباڵغە کرد لەبەرەوە هەستمانە کرد پێویستە کا شتێکی تر هەبێ بەدیلێکی تر هەبێ کە هەم کولفێکی کەمتری بوێ هەم گۆڕانکاریەکی ئاسانتر بێت لە چەند مەتریاڵی ترە ببنە تۆ دیوارێکت هەیە 4 مەترە سلابێکیەکەی سەر و 2000-3000 دلاری تی ئەچێت لە کاتی گۆڕینەکەشە هەم ئیزعاجێت و ئەبێ شکانی بۆ بکەیت و فڕێ بێت و ئیسفادە لە مەتریاڵ ناکرێتەوە بەڵام تۆ توانین دیوارێکی 4 مەتری بە تابلۆیەکی مەتر و 82 مەتر پڕی بکەیتەوە هەم ئەو جوانی هەیە هەم لە هەمان کاتە ئارامیەک کە بۆ دانیشتوانی ماڵەکە چونکە خۆ دەزانی ماڵ تۆ بۆ ئارامی خۆتە بۆ نییە کە بۆ ئەوەیە کە تۆی سیاحەت کە لە ماڵەکە نەک زیاتر مێشکە مەشغوڵ بێت و هیلاکت کات بۆیە هەڵبژاردننی ئەم ئیشە لەگەڵ پیشەکەی خۆمە وەکو ئەندازیارێکی تەلارساز زۆر ڕەبتی گرنگیان بێکەوە هەیە و سوودیشمان لێ بینیوە. خۆی سەرەتا تابلۆ یەکەم کەس کە لەبەریا داعانیشێت یەکەم کەس گرنگە کە لە ماڵەکەی ئاشێت ئێمە پێی ئەڵێن ئەم تابلۆیە بۆ ئەو شوێنەی تۆ گونجێت ئەم تابلۆیەش بۆ شوێنەکەی تۆ ناگونجێت زەوقی خۆیەت ئێو کاتە چونکە هەر یەکە و حەزێکی هەر یەکە و بە شتێک ئارامە بێتەوە هەر یەکە و شتێکی پێویستە کە لە ناخی تۆسێکە ها ئارام کاتەوە لەبەر ئەوە ڕای مشتریەکە ڕای کەستمەرەکە زۆ گرنگترە ئێمە چەند اختیارێکی بۆ ئۆکەین ئەو لەو چەند اختیارە 4-5 دانەی زۆر بەدڵە بەراورد ئەکات لە بینیانە بۆ نمونە 2 دانە ئەمێنێتەوە ڕاوش بە ئێمە کە ئەڵێ تۆ کامیان پەسەند دەکەی من وەکو خۆم ئەڵێم بۆ نمونە هەردووشانە گونجە لەگەڵ شوێنەکەی تۆ بەڵام ئەمەیان جوانترە ئەیتر حەزی ئەویشت زۆر دەورە بینێ بۆ هەیە ئەوە اختیارکات بە ڕاوێژی ئەمە چونکە ئێمە زیاتر لە ناو کارەکەین زیاتر لەسانیت چی ئەگونجێت ئیتر دووبارە قەراری کۆتایی بۆ کەستمەرەکەیە تابلۆ بۆ ژووری نووسن و میوان و مەژووری مناڵان بەپێی قیاساتی شەگۆڕێت هەم بەپێی تابلۆکە شەگۆڕێت عادەتەن ژووری مناڵان پێویستی بە تابلۆیەکە کە دەلالەتکە لە حەز و خولیەکانی ئەو مناڵە ناکرێتەوە تابلۆیەکی ئەبستراکتی ڕەفی بۆ دابنیت کە لەگەڵ خولیای مناڵان نەبێت زۆر گرنگە ئێمە مشتەکانمان کەیت بۆ ئێرە ئەڵێ تابلۆی بۆ ژووری کچەکەم یان کوڕەکەم باشە ئێمە چەند پرسیارێکی لەکەین مناڵەکەت حەزی لە چییە حەزەکە بێ بە چی حەزی لە چ ئەلوانێکە بەچی مرتاحە بەچی نامرتاحە بەپێی ئەوانە چەند اختیارێکی جوانی بۆ دانین کە دەهەن لە حەز و ئاواتەکانی بکات وەکو ماڵەکانی ئەوروپا کە زۆر جار ئەیبینین هەمووی ئەو شتانە بە مەبەست دانراوە ئێستا لە 2022 تابلۆ زیاتر بەرەو ئەبستراکت مۆدێرن خەڵک زیاتر حەزی لە ستایلی مۆدێرنە چونکە وردە باوی کلاسیک نەما چونکە ئەگەر خۆی بیری لێکەیتەوە تابلۆی کلاسیک
دارێک بۆ نمونە فیگەری مرۆڤێک سروشتێک سەیری ئەەکەیت یەک جارە ئەمە سروشتە لی تێئەگەم بەڵام ئەبستراکتەکە هەر کەسە شتێکی تێ ئابینێت ئێستا و تابلۆ هەر کەسە شتێکی تێ ئابینێت بەپی کەسەکان ئەگۆڕێ خوێندنەوەی جیاوازی بکراوە هەر لەبەر ئەمەشە ستایلی ئەبستراکت دروست بوو چونکە خەڵک بێزار بوو لەوەی کە ببینێت ئەمە سروشتێکە تەواو بەڵام ئەبستراکتەکە هەرێکە و لەگدانەوەیکی جیاوازی بۆ ئەکات لەبەر ئەوە ستایلی ئەبستراکت زیاتر ئەڕوات و عادەتەن قەنەفەش ئەساسی ناوماڵ زۆری بەرەو ڕێچکەیەکی مۆدێرن ئەڕوا دیقەت بە هەر لە بیناکانەوە هەر لە بینە تەلارەکانەوە هەر لە تەلارەکانەوە سەیکە هەمووی دیزاینێکی مۆدێرنی بۆ کراوە عادەتەن ئینتریەری ناوماڵەکانیش بە هەمان شێواز دیزاینێکی سەردەمیانی بۆ کراوە مۆدێرنە تۆڵی مەلەکی بەکار نهاتووە خەشەب زۆر بەو شێوازە زەقەی جاران بەکار نهاتووە کە نەخشی تیابێت هەمووی سادەیە بۆیە لەگەڵ ئەم سادەیە چی جوانە تابلۆیەکی ئەبستراکت جوانە تابلۆی هونەری تەقەن مێژووی تابلۆ زۆر کۆنا بەڵام تابلۆی هونەری ئەتوانین بڵین وەکو توێژەران ئاماژان پێکردووە وەکو شارەزایانی بواری دیزاین ئاماژان پێکردووە تابلۆی هونەری هۆکارێکە بۆ ئارامی ڕۆح بۆ ئارامی مێشک تۆ لە ماڵێکە دائنیشی لەوانەیە 4 ساعت 5 ساعتی ژیان لە ژوورێکی دانیشتنە لە ژوورێکە بەسەربەری ئەوەی کە تۆ تابلۆیەک بەرامبەرت بێت کە بتوانیت ساعتی 2 ساعت سێری کەیت ئارام بیتەوە لەوەی کە شتێکی ماتریالێکی سادە یاخود هیچ نەبێت دیوارەکە سادیەکی تیا بێت هەبی زیاتر مێشکە مەشغوڵەکات تۆ بەڕۆژ سەرقاڵی هیلاکی ئەڕۆیتەوە ماڵەوە بۆ ئیسراحەتێ بکەی پێویستەکە شتێک هەبێ هەم نکاتەوە لەبەرەوە تابلۆی هونەری گرنگە لە ماڵە هەبێ و پێویستێکی هەمیشەی لە ئێستا پێویستێکە سەرەتا کە کڕیارێکی بەڕێزێتە پێشانگاوە سێری تابلۆکانەکە ئێمە لە پێشانگای هەم فەرعی سلێمانی هەم فەرعی هەولێرمان 200 بۆ 250 بۆ 300 تابلۆی مەوجود هەیە ئەگەر ئەم تابلۆیانی بەدڵ بێت بگونجێ لەگەڵ ئەساسی ماڵەکە خۆی حەزی لێ بێت لەوانە هەڵبژێرێ ئەگەر فەرەزن ئەمانی بەدڵ نەبوو یاخود هەستی کرد ناگونجێ یان نازانێت ئەم تابلۆی کە بەدڵێتی لەگەڵ ئەساسەکەی ئەگونجێ ئێمە اختیاری دومی بووەکەین کە دیزاینکردنە دیزاینکردنەکە بۆ شێوازەیە ڕسمی شوێنەکەیمان بۆ ئەنێرێ ڕسمی ماڵەکەی ئەو شوێنی کە ئێوە تابلۆ دانیە زایدەن ڤیدیۆیەکی کاملی ژوورەکە بۆی کە ڕەنگی پەردەکانی ئەساسەکەی بۆ نمونە فەرشەکەی بزانین چ ڕەنگە بەپێی ئەوە ئێمە دیزاینی بووەکەین دیزاینکردنەکە چەند اختیارێکی بۆ داین بەپێی حەزی خۆیان بۆ نمونە ژن و پیاوێکیان حەزەکەن تابلۆکانیان کلاسیک بێت زیاتر سروش بێت زیاتر ئەسپێک بێت زیاتر لەو بابەتانە بێ ئێمە ئەو بابەتانی بۆ اختیارەکەین نەخێر هەیە حەزەکە ئەم بابەتانی تر بێت کە ئەبستراکتن ئەو تابلوانی بۆ اختیارەکەین کە ڕەنگەکانی ئەگونجێت لەگەڵ ژوورەکەی لەگەڵ حەزی خۆشیانە ئەگونجێت ئەو کاتە لەو اختیارانی کە بۆمان کردو لێ هەڵەبژێرن و پاشان بە هەچ قیاسێک بگونجێ ئێمە بۆیانەکەین یعنی هەچ قیاسێک بێ هەست دیزاین بێ بۆیان دروستەکەینەوە هەڵبژاردننی تابلۆ لە ژوورە بە پێی چەند ستانداردەیە بێ ئێمە بە دوو شێوازی شەکەین یاخود هارمۆنی یاخود کۆنتراست هارمۆنیەکە ئەکسەرێتی ڕەنگەکان کە لەم تابلۆیە هەیە هەوڵەین بیگونجین لەگەڵ شتەکانە یاخود بە عکسەوە بۆی کە تۆ زیاتر تابلۆکە دەرکەوێت هەم شتەکانیشە جوانترکە بە کۆنتراست ئیشەکەی کۆنتراستەکە واتە دژیەک بۆ نمونە تۆ قەنەفەیەکی ڕەساسی تەیە گۆشەکان نیلیە فەرشەکەت ڕەساسیە تۆ ناکرێت تابلۆیەک دانی کە زۆربەی ڕەنگەکانی ڕەساسی بێت ئەوە زیاتر ژوورەکەت ئەمرێنێ پێویستەکە ڕەنگێکی زەقەتە بێ لەوانەیە ڕەنگێکی بچووکە بێت لە ماڵەکە بوونە تەنها 4 گۆشەت هەیە ڕەنگی نیلیە کاتا بێت تابلۆیەک دانی کە ئەکسەرێتی نیلی بێت یاخود بە هەڵ ڕەنگی پەردەکەت ڕەنگێکی تایە ئەبێت تابلۆیەک دانی لەو ڕەنگە نزیک بێت یاخود بە فول کۆنتراست بێجێک داین لەگەڵ ڕەساسیەک هیچ ڕەبتێکیان بێکۆنی بەڵام کۆنتراستێکی چۆنەڵی گونجاون لەگەڵ یەکە هەم تابلۆکە جوانتر ئەکات هەم ماڵەکەت ئەساسی ماڵەکەت جوانتر دەرەخات خۆ ئەگەر تۆ ماڵێکتە بێ کامل ڕەساسی بێت تابلۆیەکی ڕەساسیش هەڵبژێری ئەو کاتە تۆ شوێنەکەت ئەمبێنی یعنی چەند جا سوتفەی کیلۆ مشتری و توێتی ڕەنگەکانم ئەم ڕەنگانەیە هەموو ماڵەکەم ڕەساسی ینی ڕێک بۆ نەسەبم هاتووە مشتریمان لەگەڵا بووە تابلۆیەکی ڕەساسی هەڵبژێری تم مەیبە من حەزەکەم بیفرۆشم بەس مەیبە لەبەر ئەوەی کە زیاتر شوێنەکەت ئەکوژی نەخێر ڕەنگێک دانێ کە زەق بێت کە بگونجێ لەگەڵ شتەکانتە بە دژیەک ئەو کاتە زیاتر تابلۆکە دەرەکەوێت و زیاتر ماڵەکەش دەرەکەوێت و زیاتر دڵەکاتەوە لوکسۆر گروپ ئەمانجی ئەوەیە کە هەموو ماڵێک تابلۆیەکی هونەری لە ماڵەکەیە دانیە ئێمە ئەتوانین هەموو جۆرە تابلۆیەک بە هەموو قیاسێک بە هەموو دیزاینێک لە ماڵەکەیە دابنین یعنی ئەگەر کەسێک کڕیاری تابلۆ بێت ینی هەچ کەسێک کڕیارێت هەدەفی ئەوەی هەیە کە تابلۆ بکڕێت بێتە ئەم شوێنی ئێمە لێرە تێنابڕێت چکە ئێمە ئەتوانین هەموو جۆرە تابلۆیەک بکەین و نمونەی ئیشەکانیشمان زۆر لە پێیجەکە بەردەسا و کاتە ئەتوانن کە سێری بکەن و شایەتی ئیشەکانمان کە چۆن چۆنیە
سپاس بۆخوا ئێمە بە شخصی نیە ئێرە مؤسسەیە ئێرە دامەزراوەیەکە کە ئەبێ ئێمە کارەکەین لەسەر ئەوەی کە هیچ کێشەیەک نەبێت چونکە کەستەمەرکەیەتە ئێرە بە شێوازێکی زۆر ڕاقی مۆدێرن کێتە ژوورەوە مۆسیقایەکی هادی جەوێکی تایبەت کێتە ژوورەوە لەو دەرگایە ئەڵێ ئەچێتە فەزایەکی کەوە ئەچێتە جەوێکی کەوە مشتری وا هەبووە کە هاتوو وێرە دوتی چەند پێویستم بەوەی ئالێرە بخۆم ئیسراحەت بکەم خۆشە چونکە بەجددی یعنی کوردستان بەعام وای لێ هاتووە مرۆڤ پێویستی بە ئارامەیە پێویستی بۆی ئیسراحەت بکات لەبەر ئەوە کەشێکی زۆر لە بارمان ڕەخساندووە مشتریەکانمان کردێن لە شوێنێکی ئارامە تابلۆکان هەڵبژێرن لەخوا بەزیاو بێت ئێمەش بەپێی توانە یارمەتی دەریانە بین هەم لە دیزاین و هەڵبژارنی تابلۆ هەم لە هەڵواسینیشەوە زۆر جار قورسە هەڵواسینی تابلۆ بە مشتریەکە ناکرێت خۆی تااقەتی نییە خۆی لی نازانێت چونکە هەموو شتێک ستانداردی هەیە هەڵواسینیش ئێمە لە دروستکردنی تابلۆیە چەند شتێک بەکارەهێنین یەکەم شت کە کانفاسەکەیە ئەو قماشەیە ئێمە کانڤاسی مۆنمارتی فەڕەنسی بەکارێن کە لە ئەوە عالەمە تۆپە یعنی لەوە باشتر دروست ناکرێت بەدەر لەوە ئێمە بە دوو شێوازی بۆیە ئیشەکەین هەم ئەکریلیک هەم زەیتی ئیشەکەین کە هەمووی موادی ئەسلی بەکارێنین لە ئەکریلیکەکە ئەکریلیکی ئەڵمانی بەکارێنین چونکە ئەکریلیکی ئەڵمانی کواڵیتیکی زۆر بەرزتری هەیە مدەتی مانەوەکەی زۆر زیاترە لە زەیتەکەش ئیتالی بەکارێنین چونکە لە زەیتە لە بەخی زەیتە لە ئیتالی باشتر نییە و چوارچێوەکانیشمان بینەسەری شتێکی زۆر تایبەتە ئەم چوارچێوەیە بزات چوارچێوەی مۆدێرن خۆی پێی ئەوترێت ئەمریکن ستایل فریم ئەمە ستایلێکی تایبەتە باریکە شێوازێک و فۆرمێکی تایبەت ئەبخشێت بە تابلۆکە دیقەت بیت تابلۆ ئەگەر بەس قوماشەکە بێت و تەختەکە بێت فۆرمی نییە تێکەڵە بێتەوە باش ئەگەر سپیتیا بێت لەگەڵ دیوارگات دەمجە بێتەوە بەس چی جوانیەکات ئەو ئیتارە جوانیەکات بەڵێ تابلۆکانمان مادەم بە ئەکریلیک دروستەکرێت ئەوەی ئەکریلیک بێت بە پەڕۆیەکی شێدار پاکەکرێتەوە چونکە ئەکریلیک ماوادێکە بە ئەو هیچی لێ نایەت بۆ تابلۆی زەیتیش بەپەڕ هەیە پەڕینە ئامۆشت بەوانە پاکەکرێتەوە بە شێوازێکی زۆر باش بە ئەم کوردستان ئەگەر دیقەت بیت تابلۆ هەڵواسین عادەت نەبوو هەنێک کەمینە هەبوون کە دەرەوەیان دی بوو تابلۆیان ئەکڕێ و هەڵیانەواسی لە ماڵەکەیانە بەڵام ئێمە خۆشبەختانە لە ماوەی ئەم دوو ساڵەیە لە هەردوو شاری هەولێر و سلێمانیش هەوڵمان داوە کە چی بکەین کە خەڵک وا لێ بکەین تابلۆ هەڵبواسێت چونکە تابلۆ مەفهومی تابلۆ بۆ ئەوەیە جوانیەک ببەخشێ بە شوێنەکەت یەکەم دووەمیش ئەوەیە کە ئارامیەک ببەخشێت بە دەرونی مرۆڤەکان بەخێرهاتنی ئێوەی بەڕازی شەکەم کەناڵی ئاسمانی پەیام بەخێربن سەرچاوان ئێمە هیوادارین کە ببینە هۆی گۆڕانکاریەک لەوەی هەم هەلێکی کاری زۆر باشمان ڕەخساندووە هەر 11 ئارتیست ئیشەکات لامان ئەو هەموو مۆزەفە ئەو هەموو ستافی هەڵواسینە سپاس بۆ خی گەورە کە ئێمە یارمەتیدەری چەند ئایلەیەکیشین و هەوڵێکی زۆر باشمان داوە کە هونەری کوردیش بەرەو بەرز بەرەو ئاست و مستەوایەکی بەرزبەرینەوە و ئیشەئەڵڵا لە داهاتووە پلانی زۆر باشمان هەیە کە لوکسۆر براندێکی جیهانی بێت هیچ جیاوازیەک نەبێت لەوەی کە ئێمە تابلۆ بنێرینە دەرەوە نەک لە دەرەوە بێتە دەرەوە خەڵکی وڵاتانی کە پشت بە ئێمە ببەستن بە کەسی کورد بە گەنجی کورد ئیشەئەڵڵا ئەبینە هۆی ئەو گۆڕانکاریەکانە و سەرچاوان بەخێربێن سەرسەرماتن Gracias.